حیزبەکەم چاککە خراپکە من قبول من جەنابی سەرۆشتی دەبێ بۆ هەڵم جاوە تاشتی تریژەکەیتر بۆ ڕاستەکەنا وەڵای قانون هەموو بۆ بە کۆمپانیا بارەسەندن 1920 هەتا ئێستا حکومەت نەیتوانێت شتێکمان بۆ بکە دوو سێم ناڵ بچکەرەمەوەینەکە وەرە مام چوار دەنگیشمەیە چوار دەنگ یانی حەز ناکەن لێرە پارتیش بکە کۆمەڵک بابەتەی بابەتی سیاسیە حرمەتان بۆ تاچی کورد نێش بەڕاست ئەوە زۆر توندا نایکرد درۆی هەبی درۆی هەبی لەوەی کە سایلوێ بۆ هەڵە بچەکراوە تۆ ناڕاستیمان کرد ماسامان کرد خەڵکینە کێ بەهێزە؟ بەهێزەوەیە قووەتی هەبێت پارەی هەبێت دەستهەڵاتی بەدەستەوە بێت بەڵام کێ بەهێزترە ئەوەیە کە خەڵکی لەگەڵ بێت ئەوە توی ئەوە ئێوان بڕیار دەدەن کێ بەهێز بێت بنیویدار ئەحمەد ئەمە بەرنامەی منە بۆ هەڵبژارتن هێشتا ماویەتی بڕیار بدرێت کێ بەهێزە؟ کێبرگێکی تند و بەهێزی بانگەشەی هەڵبژاردنی تێدا هەیە هەر حزب و بانگەشەی خۆی دەکات وێنەی خۆیان بەڵاو دەکەنەوە و بەڵێنیش دەدەن لەم شارە ئازارێکی کۆن هەیە ململانێ و کێبرگیەکی توندی سیاسی و نوێ هەیە ئەمە بەرنامەی منە لە هەڵبژاردن بۆ هەڵەبژە هاتوون بۆی بزانین کێ بەهێزە دەبێت دەنگ بدەیت وەڵی دەنگەکە خۆی ئەمە دەنگمان داوە تا ئیسا بەڵام ئەم شارە ئەم دوکانانە ئەیبینی ئەم دوکانانە کە ئەیبینی من و تۆ وەساین لەژیا ئەوە خشتی پەنجاخانە وایە هیچ نەگۆڕاوە هیچ نەگۆڕیا بۆچی دەنگەدەی بۆچی دەتەوێت چ بگۆڕێت لە سلێمان لە هەڵەبجە هەڵەبجەمانەوە هەڵەبجە و هەڵەبجەیەکی تر بێ نەگەم هەڵەبجەی کە ئێستا ساڵی پەنجاکان و ئەم شێوەی بەم شێوەیە جاری دریش دەنگتدا بۆ هەر بۆ ئەوە بوو بەڵێ ئەی هیچ گۆڕا بە دڵت بوو نەوەڵات تا ئێستا هیچ گۆڕانکاری بنات ئەم جارە چ بکرێ بۆ هەڵەبجە وەڵای ئێمەمانەوە دەنگ بێت بۆ کاندیدانەی ئەی دەوێت چی بکەن چی بکەن ئەمانەش بۆ خەڵک هەڵاوڵاتی دەدانەوێت دەنگ بدەم بۆ چی بوو چی پێم بڵێ گوش نازانم ئەی بۆچی دەدەن مەسەلا خزمەت چییە؟ خزمەت کراوە کراوە بەڵام ئەوە نییە بە پێ پێویست وەڵی بتەوێت نەتەوێت ئەمە یەکەم جار دەنگ وە حیزبەکەیە دەی ئیتر حیزبەکە چییە قاوچی ناکە لە پەرلەمان چیە قاوچی ناکە ئەوە ئارزوو بەس دوای گلەی مەکە لەو حیزبانەوە نەکە دەنگی پێ دەدەی و نازانی چی بکات وەڵام من دوای گلەی نەکەی من چی بکەم گەیکمان من دەنگ دەدەی خزم دەنگ دەدەی بە حزبێک وەڵی نازانم چی دەکات بەس دوای گلەی لێ نەکەوانە من بەو شێوازی تۆ باسی ئەوواڵێ ئەو وای نەوتووە من تۆ مقابلەی من ناکەی کاگە من یەکێتیم حیزبەکەم چاککە خراپکە من قبول من تۆ کەسی دڵسۆزێت کەسی دڵسۆز بۆ ئەم شار سەیری ئەم بازار و دوکانەکەم ساڵی چەندە بیرم نایە پێمای بە حەفتا شەستەکان چەند جار پارێ بۆ دەرچووە چەند جار پارەی بۆ دەرچووە پارەی بۆ دەرچووە بیستمانە هەمووان بیستمانە چی لات پارەکە کەس نازانێت پارەکەی چی لادە فەرمون هەموو پیاوە لێرە کۆبوونەتەوە ئەو شارێکی پێدەگیرێ بە شوێنی پیاوانە ها شوێنی پیاوان ئەوە هەڵبژارتن هەیە وانە ئەنگۆ خەڵکی هەڵەبجەنە ئەم جارە مەسەلا خەڵکی هەڵەبجە دەبێت دەنگ بوو چی بدات چی لە هەڵەبجە بێت چاوەڕێ چین وەڵای چاڕێک شناک چاوەڕێی پرۆژەی زیاترەکەین چاوەڕێی شتەکەین بۆ خەڵکی ئەو دەڵێ چاوەڕێی کەس هیچ ئەو بێئەمەلە لۆ دەنگ دەدەی ئەوە داوالی ئەەکەی کاوەرە دەنگم پێداوە یەخەی دەگری دەنگم بە تۆ داوا ئەو شارە خۆش بکەی خزمەت گوزاری پێش جوای تەلەفۆنەکە و باتوە جەنابی سەرۆشتی کردوێ بۆ هەڵم جاوە تاشتی تریژەکەیتر بۆ ڕاستەکە ناڵە ڕۆژەی زۆر بەڕێوە و بە تەماشتی زیاتریشمان بۆ بکەم
دەنگیشی لێدێ ئەوەتی من خۆم بناسم دەنگدان هەیە تایسە کورد دیفاعی نەکرد لێمە لە ئەندام پەرلەمانی عێراق ئەوە نییە قانونیاندا شەڕیان کرد کە هەڵەبجە بدە پارێزگا وەڵای قانون هەمی بۆ بە کۆمپانیا بارەسەندن هیچ قانونێ دین ئەو خۆڵە نەبوو کە هەڵەبجیان کردە پارێزگا کرا بە بەس بەناو کارەبا کرا بە 24 سەعاتی براشت کراوە بۆ نەکرا کراوە کاکەڵێ کراوە وەڵا براشت کراوە بۆ هەڵەبجە بە پێ پێویست نەکراوە بەس کراوە کەم نازۆر کراوە کارەباگە کراوە بە 24 سەعاتی ئەو وعدی مەرجیان پێ داوین کاکە وەڵا جێی دەستخۆشین کراوە ئەو دەڵێ کراوە لە ئیشەڵا بەردەوام بێت زیاتر تااقەتمان نەماوەی بۆ ئەبێ بڕۆی دەنگ بدەین فێرمان خوارد قڕخێنەمان نا ها قڕخێنەمان ناوە وەزەر خەرخینەکەن کاوەرە باخەڵی پڕ کرد لە لێ بووینەوە ئێ بەس دەڵێ ئەم جارە بڕۆن دەنگ بدەن هەڵەبجە بووتە پارێزگا ئەو جارە نییە 1920 هەتا ئێستا حکومت نەیتوانێت شتێکمان بۆ بکە بەخوا 1920 کاکە دەنگ دەیدان دەیوانێت ئەوە دەیدات بە دوای دەنگا ڕێنگ خەڵ دەنگ دەدا نایدات من نەوتم نییە لەمەڵ ئابێ من دەنگ بڵم کاتەکەت مەرام دەنگ دەنگ بە پارە نییە بەڵێتم بۆ گرام ناڵەکە لەبەرسەرە من مامن دوو سێم ناڵ بچکەرەمەوەینەکە وەرەمام چوار دەنگیشمەیە چوار دەنگ بەس نابینسان دەنگی خۆی بفرۆشێوانە بەلمینەوتم بۆ گرام با نەمرم سەرمان نەکوژێ سەرمان نەکوژێ یعنی قەز دەدەوە دەنگ دەدەی بۆی خزمەت بکرێوانە خزمەت ئاخەری بۆ بەهەڵەدا بچێت خەوەشتیوانی ئەم بەلمینەوتم بۆ بکڕە مازان سلام علیکم ئەی سەرچاو باشی سەحەت کووە هەر بژی دەنگەدان ئەی هەندێک ئێستا پێشی گوتی وڵە دەنگ نادەین وتی هیچ هەبووتی هیچ نەکراوە هەبووش دەڵێتن کاکە زۆر شت کراوە و هەڵەبجە بوو بە پارێزگا و ئەمەوەکو پارتیارەی دەین دەڵێ کاکە بۆ ئەولایە بوو دانی خۆش بۆ لێرە خۆش ناکەن پرۆژە ناکەن ئیش بکە کۆ نایڵێن کێ هاتووە دەستێنگوی گرتیە لایەنێکی دیاریکرا و ڕێگرێت لێرە سەرۆکی حکوومەت 28 کەسی دامەزران بۆ هەڵەبجە یعنی بەرپرسی ینی بەرپرسانی ئەم شارە ڕێگر بوون لە دامەزراندنیان ئێستا بۆ نمونە من خودی خۆم ناوماتوەتەوە بۆ دامەزراندن لێرە بەرپرسانی ئەم شارە ڕێگر بوون لە دامەزراندنەکە یعنی حەز ناکەن لێرە پارتیش بکە ئەمە وەلحاصل هەموو شتێک خەڵکی هەڵەبجە ئەم جارە دەنگی خۆی بۆچی دەدات بە کاندیدەکان یەن بۆ بازار ئیش نییە ئەچین بۆ دەوام مەعاش نییە ئەچی بۆ ماڵ کێشە بۆ دروستە بێ یعنی وادان جەهەنەمێکتان دروست کردو وام خەڵکە مەگەر یا هەمومان ڕاگەن بۆ جنوب یا وازمان لێ ئەوە ئینتیخاباتە بێت دەنگ بدەی بۆ ئەوی وەزع بگۆڕێ باش ببێ حەق نییە یەکێتی لە وڵاتە بمێنێ میلەتی کورتان ڕسوات حرمەتان بۆ تاچی کورد نێش بەڕاست ئەوە زۆر توندە بۆ دەنگدانەکەی دەنگدانەکەی بۆ ناکرێت دوای دەنگدان ئەرە بە گەوری خۆ ئەی بوو شارەکانی پرۆژە دەکرێت چەند تا و چەند زمانە تێر ئەمە ئێژن و چیتا بۆ بکرێت بە گەوری خوا دەنگ دیا جگەرەی وهاوجە ڕجە ناوێن نایکرد درۆی هەمە درۆی هەبووی تێرمان خوا لەم درۆ منسفن لە قسەکانی خۆندا بۆ تۆ بەسەر سەرمان بە نایکرد ئەسڵ ئەساسی لێ بە گەوری خوا هیچ ناکە بەڵم مامەڵێ ئەوانە زۆر بێ ئومێدە نابێت هەندێک ئومێدێک بدەوە خەڵکە وەزعکە کووە چۆنە تا قوربانی سەرم وەز هەرچی بیە خەڵک هیچی پێ ناکرێت خەڵ دڵسوەزی وڵاتی خۆیەسی بەس ئەوان دیوان لە خەڵک نییە نرخی خەڵک لەلایەن نییە هیچ ئەمە نابێ ئەوە نەبێ ئومێدبین بۆ شێوەیە نییە ئەوڵی نابێ بە ئومێد بێت ئەڵێ نابێ ئەوەندە بێ ئومێد بێن گۆڕانکاری مەجای تێدا مەجای تێدا هەیە دەستێکی زۆر بەهێزی ئەوەدانی سا لە هەڵەبجەیە ئێمە تەمەناکەین ئەو هێزەی کە خەریکی خزمەت گوزاری هەڵەبجەیە خەڵکی هەڵەبجە بێزانینیان هەیە بەرامبەر بە هەموو ئەو کەسانی کە خزمەتیەکەن ئێمە بتوانین وێنەرێ هەڵبژێنین کە خزمەتی هەڵەبجە بکات لە ڕاستیا ئەوەی کە ئێستا لە هەڵەبجە گوزەرێ لە ڕووی ئاوادانکردنەوە و دەستە بەهێزە دیارە و ڕوونەوە هەڵەبجە خەریکە گەشاکە یعنی سەرۆک بەڵێنی پێداوان و بەڵێنەکانی جێبەجێکراون لە ئێستا لە هەڵەبجە ئەوەدان دەستی ئەوەدان ئاوی هەڵەبجە کێ کردی؟ خزمە گوزارەکانی هەڵەبجە کێ کردی؟ ئاوی ئەحمەداوە ساڵی 90 کراوە لە هەڵەبجە کێ کردی؟ یعنی دەستێکی ئاودان کردە و ئەو شەقامی دووسایدی گەڕێکی شارەوانی گەڕێکێک بوو کە
ئەسڵەن نەدەتوانانی بە پیادە ڕۆیش بەسەری هاتشێ بکەین ئێستا بڕۆ سیر کە بزانن دوسایدێکی زۆر جوان زۆر پاک مەقسەدانە بڵێم پارتی ئەمەکردی کۆمەڵک بابەتێ بابەتی سیاسیە بەنمونە لە سەردەوانی کاک دەشێبا بەردانی سەرۆکی حکوومەت بوو ماسەر پلانی هەڵەبجە دەرچوو بوو ئەم شارە کە ئەم جارێ هەڵەبجە فراوان بکرێت بەداخەوە دەستێکی سیاسی وای لە خەڵکی ئەم شارە کرد بۆ دوکانێکی دوو بە سێ چوار داوای 50 دەفتەر قەلەبوویانە کردەوە لەبەر خاتی ئەوەی کە نەوتێ بە دەستی دەچێبا بەرزانی بکارەکراوە دەستی سیاسی لایڵی هەڵەبجە دەستی ئاواداری پێ ئەبێ خەڵک ببینێ ینی تۆ لێوا دانیشتوی ناڕزایەتی خۆ دەرە بڕووی بەیانەتی بینی منافەسەیەوە دەست دەنگێتەوە بۆ حیزبی 20 ساڵ حاجیوانەڵێن گای دنیاش دەکرێت لە ڕێگاوەیە مانگی ڕابردووە چوونی خۆیە کاگی وادە هەرێکێ بە ئەنواعی قسە لە 5 مانگی ڕابردووە تا ئێستا ئەوە بڕیارە 750 کەس لە گەنجی ئەم شارە تەعین بکرێن ئەمە ئەگەر یعنی خزمەت نەبێت چییە لە هیچ شوێنێکی تری هەرێمی کوردستان ئەمە نەبوو ئێستا خەڵکی کە دەبینی وتی وەڵا هەر دەنگ بە یەکەتی دەدەین چکە ئەو خزمەت دەم شارەکات وەکو هەڵەبجەی باتی ئەوە دەین کە خەڵک 30 ساڵە لێرە یەکێتی حکومەکە ئەوە شارەکەیتی لە ڕوونی میوانەکەی بێت ئێمە وتمان بۆ نمونە لەوەی کە سایلۆی بۆ هەڵەبجە کراوە تۆ ناڕاستیمان کرد ماساومان کرد وەکوچی ئەو سایلۆ کراوە تۆ لێرە خراپە بەرهەنیە دەشتی شارە بای پێ لاڵەبچە بووین لاڵەبچە پارتیوێکەتی زۆرتر بوون لەو کەسانێکە قسەیان کرد هێشتا ئەم بەرنامە ماوێتی ئەوەی بەهێزە ئەوەیە کە پروۆژە پێشکەش دەکات و ئەو خەڵکەیە کە دەنگی پێدەدات